50 ساڵ لەمەوبەر بە بڕیارێکی حکوومەتی ئەوسای عێراق چۆمان بوو بە قەزایەک وەک ناوەندی باڵەکایەتی. شارەزایەکی مێژووش دەڵێت ئەو تابلۆی کە ئێستا هەڵواسراوە کە گوایە مێژووی دروستبوونی قەزای چۆمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1961 چاک بکرێت و بکرێتە ساڵی 1952 چونکە لەو ساوە چۆمان دروست بووە و باچیتر غەدر نەکرێت لە مێژووی دروستبوونی قەزای چۆمان. ڕاستێکی مێژووی هەیە بیخەمە ڕوو کە هیوادارم لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئەوانەی لە بواری مێژوو جوغرافیا کارەکەن ئەم هەڵەیە مێژووی ڕاست بکەنەوە کە لە چەند ماوەی ڕابردوودا من دوای ئەوە بیستم کە تابلۆیەکیان لە ناو شاری چۆمان هەڵواسی و کە مێژووی دامەزرانی چۆمانیان گەڕاندەوە بە ساڵی 61 ئەمە غەدر و هەڵەیەکی گەورەی مێژووی ئەکرێ. هیوادارم ئەم هەڵەیە ڕاست بکرێتەوە بەوەی کە ساڵی دروستبوونی چۆمان وەکو ئاوەدانی بوونی بەردەوام لە چۆمان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1952 لەسەر دەستی خدر مستەفا لەسەر دەستی ئەوە بینایی یەکەمی چۆمان دروست بووە لە ساڵی 52 کەچی ئەوان لە تابلۆکاندا ساڵی 61 نووسیوە. ئەم 11 ساڵ تەمەنی شارێک کە ئاوەدانی تێدا بووە وونە. هیوادارم ئەم ڕاستە مێژوویە بجێڕنەوە چونکە غەدرێکی گەورەیە لە دەستپێکی شارێک لە مێژووی شارێک ئەڵقەیەکی وونە لە مێژووی شارێکدا. هیوادارم ئەم ئەڵقەیەکە لە لای ئێمە بەشێکی زانیاریەکان هەن بجێڕنەوە ئەوانەی کە ڕاستی مێژوویەکان تۆمارەکان جارێکیکە پێداچوونەوە بکەن چونکە ئەمە غەدرێکی گەورەیە. هیوادارم ئەم غەدرەیە ڕاست بکرێتەوە لە کاتێکدا مێژووی دەستپێکی چۆمان ناگەڕێتەوە بە 61 ڕاستە لە 61 بەهۆی شۆڕشی ئەیلول کە چۆمان بوو مەڵبەندێکی گرنگ ناوەندی شۆڕش فراوانێکی زۆری تێدا بەردەوام بوو گەشەی کرد بەڵام دەستپێکی ئاوەدانی چۆمان نەگەڕێتەوە بۆ 52. ڕۆژنامە نووسان و چالاکوۆنانی مەدەنی قەزای چۆمان داوا دەکەن لە 50 ساڵ یادی بە قەزابوونی چۆمان ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە و چیتر ئەو دەڤەرە بگوێ نەخرێت لە خزمەتگوزاری و پرۆژەی ستراتیژی بۆ شارەکە. تاکو ئێستا و شارە خاوەنی هیچ پرۆژەیەکی ستراتیژی نییە. لە ساڵانی ڕابردوو پرۆژەی بە جووت سایتکردنی چۆمان حاجی وەمەران دەرچوو کەمێکیشی لێکرا بەڵام بەداخەوە پرۆژەکە لە ئێستا داوەستاوە. تاکو ئێستا و شارە گرفتی هەبوونی ئاوی خواردنەوەی هەیە و ئاوەکە بۆ خواردنەوە شیاو نییە لە ڕووی تەندروستیەوە. لە ڕووی پەروەردەیەوە تاکو ئێستا و شارە چەندان گرفتی هەیە لە بواری تەندروستیەوە نەخۆشخانەیەکی هەیە بەداخەوە نەخۆشخانەکە وەک پێویست نییە. بەرهەمی خاوی ئەو ناوچێ وەرگێ سوود لە تایبەتمەندەکانی ئەو منتیقەی وەرگێ کە منتیقەیەکی سروشتیە توانرا لە ڕووی گەشتگوزاریەوە لە ڕووی زۆر بابەتی دیکەدا بە کەرتی تایبەت حکوومەت هاوکار بیت بۆی بتوانرێت هەلی کار بۆ ئەو گەنجان دابین کە و پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچێ دابین کە چونکە تاکو ئێستاش بەشێکی زۆری کۆڵان و شەقامەکانی ئەو ناوچەیە هاوشەوەی گوندن. لای خۆشەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان نیگەرانی خۆی دەردەبڕێت لە نەبوونی خزمەتگوزاریەکان لە سنووری چۆمان لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و ڕێگاوبان و ئاوڕۆ و کارەبا. لە هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێژدا بێگومان ئەم ناوچەیە مەڵبەندی پێشمەرگە و باسی بەهێزی هەڵسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان بۆ بەڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام دوای تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر دامەزرانی قەزای چۆمان کە لە مێژووی خۆیدا چەند جارێک دووچاری وێران بوون بۆ بەتایبەت لە دوای تێکچوونی شۆڕشی ئەیلول و ساڵی 83 بەهۆی شەڕی عێراق ئێران دوای ئازادکردنی هەرێمی کوردستان و دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 30 ساڵە بینی ئەم ناوچەیە بەدەست کۆمەڵێک کێشە و گرفتەوە ئەناڵێ کێشەی ئاوی پاچی خواردنەوە کێشەی هێڵی کارەبای 132 kV و کێشەی خزمەتگوزاری شار و ناو شار و شەقامەکان هەروەها ڕێگای سەرەکی هاتوچۆی دەواازەی سنووری حاجۆمەرانی پێ ئەبەستێتەوە کە ئێستا ئەبینین ڕێگایەکی وێرانە بەداخەوە تاکو ئێستا نەتواندراوە ڕێگەوبانەکانی بۆ چاک بکرێت. سەرڕایەوەی لە بواری کەرتی کشت و کاڵ و باغداریدا کە ئەم ناوچەیە ناوچەیەکی کشت و کاڵیە و لە وەرگایەکی بێ باشە و هەروەها کۆمەڵێک باخچە و با بڵێن بەروبوومی سەرچاوێکی گرنگە بۆ بەروبوومی میوەجات لە هەرێمی کوردستاندا. بەداخەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەم بوارەشدا هەنگاوی نێواشتووە خەتەر لەسەر ئەم ناوچەیەش هەیە کە هەمیشە ڕوبەڕووی لە وەرگاکانی باغ و باغاتی هاوڵاتیان و هەنگەوانەکان دووچاری ئەوە بن کە ساڵانە هێرشی فڕۆکە زەنجەکانی تورکیا تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەم ناوچیانی وەکردە ئیستقرارێت لەم ناوچەیە نەبێ. بەداخەوە پاسەوانی سنووری خۆشمان زیاتر لە 10 کیلۆمەتر لە سنوورەکان دوورن کە نەیتوانی ئەمنیەت بۆ ئەم ناوچیانی دابش بکات. لە هەمووی ناخۆشتر ئەوەیە تاکو ئێستا لەم ناوچەیەدا جیاوازی لە نێوان هاوڵاتیانەکرێ. قایمقامی چۆمان دەڵێت هەوڵی جدی دەدەین بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان بەڵام لە ئێستادا بەهۆی ئەو قەیرانی داراییەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو پرۆژە و خزمەتگوزاریانەی داوامان کردووە دوا کەوتووە. گومان لەوەدانە ناوچەیەکی زۆر گرینگە پێویستی بەوەیە کە ئیدارەیەک هەبێتن بتوانی کە وەڵامدارەوەی خەڵک بیتن. گومان لەوەدانە
کە پرۆژی زۆر گرنگیش کرایە لەو چەند ساڵێک کە تێپەڕی لە چۆمان لە ڕووی خزمەت گوزاری ئاوادانکردنەوەی گوندەکان و ئاوادانکردنەوەی ناحیەکان و هەروەها گەیاندنی پرۆژی زۆر گرنگ لە بۆ ناوچەکە لە ڕووی ڕێگاوبان و ئاو و کارەبا و دروستکردنی قوتابخانە و هەروەها دامەزرانی چەند فەرمانگەیەکی گرنگ کە پەیوەستن بە ژیانی خەڵکەوە لێران چ لە تەربیە بیتن چ لە تاپۆ بیتن چ لەوانێ بیتن کاوان هەمووی فەرمانگەی زۆر گرنگە کە پێویستن لە ناوچەیە هەبن لەگەر ئەوەشدا دیارە گومان لەوەدانە کە پێویستی بە زۆر شتیت کەش هەیە لە ڕووی ڕێگاوبان بەتایبەتی لە ڕووی ئەوەی کە گوندەکان زیاتر ئاوادان بکرێنەوە پرۆژەی استراتیزیان لێ بکرێتن لە ڕووی ئاوادانی و لە ڕووی گەشت و گوزار و ئاوڕێ لێ بدرێتەوە پرۆژەی گرنگی لێ ئەنجام بدرێت لە بۆ ئەوەی داهاتێک بێت لە بۆ خەڵکەکە و خەڵکەکە بتوانێتن کە شوێنێکی دوورە لە پارێزگای هەولێر توانێت ئەوەی هەوی لەسەر پێی خۆی ڕابوەستیتن و حەز بەوەی بکاتن کە خزمەت گوزارەکانی لێ نزیکە. قەزای چۆمان لە سەنتەری باڵەکایەتی 180 کیلۆمەتر لە پارێزگای هەولێرەوە دوورە و 4 ناحیە و 116 گوند و ئاوایی لە خۆ دەگرێت و لە سەردەمی ڕژەمی بەعس بەر ڕاگواستن و کاولکاری کەوتووە و تا ئێستاش لەگەڵدا بێت ئاسەواری ئەو وێرانیە بە سیمای قەزایەکەوە دیارە. هاوەڕ عەباس، گەلی کوردستان، قەزای چۆمان.